وەبڕیارە ڕۆژی یەکشەممە یاری کۆتایی جامی هەرێمی کوردستان لە کاتژمێر 6 ئێوارە لە نێوان دهۆک و پێشمەرگەی هەولێر لەسەر یاریگەیانەی هەولێر ئەنجام بدرێت. بەهۆی بارانبارین دوایین یەکەی مەشقی هەردوو تیر لەسەر یاریگەی یاریەکان ئەنجام نەدرا. پێشمەرگەی هەولێری پاڵەوانی خولی نایب دوایین یەکەی مەشقی خۆی لەسەر یاریگەی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وشەکانی زانکۆی سەلاحەدین ئەنجامدا. تیپەکە تەنها لە توانەکانی بارزان حەیدەر و ئەژی ئومێد بێبەش دەبێت. تەواو یاریزانەکانی دیکەی ئامادەن بۆ یاریەکە. شێوازی دۆک شێوازێکی جومیە دەتوانێت ئیشی لەسەر بکەیت وەکو فەریقی پێشمەرگە شێوازمان لەگەڵ دۆک لە نزیکە حتمما ئەو شێوازانە کە جومیشن دەکرێت بەبێت تۆپ ئەو فەریقا لە ڕووی تەکتیکی و ئیشەشی لەگەڵ بکەیت بە تۆپیش ئیشەشەکەی لەگەڵ بکەیت کە ئەوە زۆر ماندیبوونی ناوێت. بەڵام من تەمەنا دەکەم بەیانی یاریێکی بابرێن لە ڕووی ئاستەوە لە ئاستێکی بەرز دابێت و کە دووبارە سێبارە دەکەمەوە پێش ئەوەی بیر لە ئەنجامی یاریەکە بکەینەوە بیر لە کەسایەتی خولی کوردستانیان نادەکانی کوردستان بکەینەوە. حتمما قەنەعەت شما بەیانی یەکێک دەبی لە یاریە هەرە خۆشەکان انشاءالله. ینی تقریبا دە ڕۆژ 12 ڕۆژێک دەبێت مەشقی زۆر چاکمان کردووە بۆی بتوانین ئەو خولە بەدەست بێنین. ئێمە دوایەوەی توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین لە خولی نایبە کوردستان. ئێستاش خۆشبەختانە لە جام هەم لە نیهایینا بە شێوەیەکی باش یاریزانەکانمان بەورەیەکی بەرزەوە ئینشاءالله بەیانی یاریەکی باش ئەنجام بدەین و ئەو نازناوەش بەدەست بێنین. یانەی دهۆک دوای مسۆگەرکردنیمانەوەی لە خولی نایب کار بۆ ئامانجی دووەمی دەکات کەوا بۆ یەکەم جار ببێتە پاڵەوانی جام. دهۆک لەسەر یاریگەیانەی برایەتی دوایین یەکەی مەشقی ئەنجامدا بەهۆی ئەوەی تیپی یەکەمیانەکە لە خولی نایبی عێراق ڕۆژی چوارشەممە یاری هەیە. دەرفەت لە بەردەمڕاهێنەری تیپەکەیە پێکاتێکی تێکەڵ لە یاریزانانی لاوی خۆی و یاریزانی تیپی خولی عێراقی دروستکات بۆ ئەم یاریە تاوەکو بۆ سەرکەوتن بجەنگن. دهۆک تەنها لە توانەکانی نور و سۆلی بێبەش دەبێت. ڕێژای یاریزانە بێت پشکدار بیان بۆ سوباهی یاری یا سوباهی یعنی دیار نینە مەقسەد مکسێکی دەچێکین ناف گەل یاریزانت مەیت گەنج ئەبێت هەریمە کوردستانیت گەل یاریزانت خوددان ئەزمونت دەوری عێراقی ئەف مکسە مەبەری هیچی بکارینە و مە نەجاحەت بینینە ڕاستی هەر چاوابێت بەری هیچی مگوت ئەبە ناوێ یا نادروکە. ئەمە دەزان یاریەکی زۆر گرنگە بۆ ئێمە ئامادەکاریمان یعنی بیدایەتی کاپتن علی وەختی فەریق وەرگرتی ئەوەی پیلانیەوە بۆ دەوری دانەبەزین و جامی کوردستان بەدەست بین. ئەلحەمدوللا تا ئێستا هەموو شتێک ینی زۆر بە باشی بەرەوە چووە. ئینشاءالله یاریێکی بەیانی ئینشاءالله بۆ یاریێکی جوان دەبێت بۆ ینی جەماوەرەکە ینی زۆر تامێکی لەو یاریە وەرگرن و لە هەموو ڕێک و پێکیەکە جوان بەرەوە بچێت. یانەی دهۆک وەک تیپی خاوەن یاریگا مامەڵی لەگەڵ دەکرێت بە درێسی شین لە یاریەکە دەردەکەوێت. پێشمەرگەی هەولێریش بە درێسی ڕەش و زەرد یاری دەکات. هەردووتی بۆ بەدەستێنانی یەکەم نازناوی پاڵەوانتیەکە یاری دەکەن. حوسێن محەممەد کەناڵی پەیام هەولێر.